لیژنەمان پێکێناوە پێشووتر بۆ چاودێریکردنی بابەتێک بەڵام کەسێکی گەندەڵ دانراوە وەکو سەرۆکی ئەو لیژنەیە بۆ متابعەکردنی ئەو بابەتە و بۆیە دەرکەوتووە کاری ئەو لیژنەیەش ڕەنگ بێ نەگەیشت بێتە ئەنجامێکەوە یان ئیشێکی جددی کراوە سەیرەکەی هاتووین معاون مدیرێک گیراوە یان مدیر ناحەیەک گیراوە یان مدیر عامێک وەکو گەندەڵ ناسراوە و گیراوە بەس کەچی فەرعون هەن لەم کوردستانە ئەرز داگیرەکەن ڤیلا دروستەکەن تیجارەتەکەن قاچاقچەتیەکەن خەڵکە کوژن ڕۆژنامەنووسە کوژن 1001 ئیشی خراپەکەن بەڵام ئەو جورئەتە نەبووە ڕوبەڕۆیان بوەستینەوە بۆ خۆشتان نەزانن ئەمانەکەن ڕۆژانە هەر ئەو کەسانن کە زیاتر لە هەموو کەسێکی تر لەسەر کەناڵەکانی تەلەڤیزیۆنە باسی گەندەڵیەکەن خۆیان و کامل بۆیاغیان یێنە سەر تەلەڤیزیۆن کۆبوونەوە ئەکەن کۆڕەکەن باسی گەندەڵیەکان بەس خۆیان لە هەموو کەسێک گەندەڵترن و خۆیان و مەجموعە چەکدارێک لە دەور خۆیان کۆ ئەکەنەوە سەرانە لە خەڵک وەرەگرن پارە لە دوکانار وەرەگرن خەڵک تەهدیدەکەن خەڵک ئیتیهامەکەن لە عینی کاتیشە کە لە کوردستانە قەومێ خۆیان بە پاڵەوان و چەکدار و پاڵەوان ئەناسێنن کە لە کوردستانە قەومێ بەرەکەی جەنگ چۆڵەکەن چەک و تەقەمەنیەکان بەجێ ئەهێڵن لە ساحەکەیە ڕائەکەن بە ترس و لەرزەوە ڕائەکەن و ئەو چەک و تەقەمەنیش کە لەگەڵ خۆیان ئەیبەنەوە ئەچنە بازاڕی قاچاغە ئەیفرۆشنەوە و یێنە سەر تەلەڤیزیۆن و باسی گەندەڵیەکەن بۆیە من لێرەوە داوای لێبوردنم لە حاکم ئەحمەد کرد کە وەکو حکوومەت نەمانتوانی بە تاوەتی تا ئێستا نەمانتوانیەوە بە تاوەتی پشتیوانی ئەم دەستگایە بکەین بۆ ئەوەی بە جورئەتەوە ڕوبەڕووی فەرعونەکان ببینەوە نەک تەنها ئەو کەسانەی لە ئاستێکی خوارەوە کە بەشدار بوونە لە پرۆسەی گەندەڵی و یان ناشەفافیەت